بەشی 16 جەژنی ڕۆژی درۆکردن. کاتێک کە وەرزی بەهاردا دێ، دانیشتوانی بابل ماوەی 12 ڕۆژ دەکەنە جەژن. لە مەراسیمی ڕۆژی 13یەمی ئەم جەژنەدا بە درۆیەکی گەورە، واتە پاشای درۆین کۆتایی دێ. لەم 12 ڕۆژەدا خەڵکی بابل جوانترین جلوبەرگی خۆیان لەبەر دەکەن و کچە گەنجەکانیان دەڕۆنە پەرزگەی عاشتار و لەوێدا بە پێی ڕێوڕەسمی خۆیان پێشوازی لەو ڕێبوار و میوانانە دەکەن کە لە شوێنەکانی دەوروبەرەوە دێن و ژمارەشیان کەم نەبوون. لەبری ئەوە لە هەر یەکە لەو میوانانە دیاریەکیان وەردەگرت و دوای ئەم دیاریانەیان کۆ دەکردەوە بۆ ئەوەی کاتێک کە شوو دەکەن خاوەنی جەهیزیەی بووکێنی خۆیان بن. هیچ کەسێ ئەم ڕێوڕەسمەی لاسەیر نەبوو. پیاوەکان کاتێک کە ژنێکیان دەهێنا چاوەڕوانی ئەوە نەبوون کە ئەو ژنەی کە هێناویانە کچ بێت. لەم 12 ڕۆژەدا هەموو خەڵکی خەریکی ڕابواردن و خۆشگوزەرانی دەبوون و خۆیان بۆ جەژنی ڕۆژی 13یەمی بەهار ئامادە دەکرد. بەیانی ڕۆژی 13یەم لە میوانخانەکەدا دانیشتە بووم. لە ناکاودا گوێم لە دەنگی هەندێک سەرباز بوو کە ڕژانە ناو میوانخانەکەوە و هاواریان دەکرد پاشاکەمان لەکوێیە؟ پاشاکەمان بدەنێ، ئەگەرنا هەمووتان دەکوژین. ئەم کۆمەڵە سەربازە بە تووڕەیەوە هاواریان دەکرد و لە نهۆمەکانی میوانخانەکە بەسەر دەکەوتن. تاگەیشتە ئەو نهۆمەی کە منی تێدا نیشتەجێ بووم. هاواریان کرد پاشامان بدەنێ، پاشاکەمان مەشارنەوە. سەربازەکان لە بەردەم هۆدەکەماندا دەنگەدەنگیان دەکرد و کاپتای بەندەکەی من لە ترسا خۆی لەژێر قەرەوێڵەیەکدا شاردبەوە. بەمنیوت وابزانم لە بابل شۆڕش بەرپا بووە. پاشا هەڵاتووە و لە یەنگرانی بە گومانی ئەوەی لێرە بێ هاتوونەتە ئێرە. دەرگام کردەوە بە سەربازەکانم وت ئایا من دەناسن یان نا؟ من سینۆهەم، پزیشکی میسریم و ددانی پاشای ئێوەم چاک کردوتەوە. لەبەر خۆشحاڵی من فەرمانی داوە لەم شارەدا سوپاکەی خۆپشاندانی سەربازی بکەن. ئەگەر بتانەوێت من ئازار بدەن دەسمە لای پاشاکەتان و شکاتتان لێ یەکەم. سەربازەکان وتیان ئەگەر تۆ سینۆهەیت ئێمە بە شوێن تۆدا دەگەڕین و مەبەستمان دۆزینەوەی تۆیە. منیش پێم وتن چی ئیشێکتان بە من هەیە؟ ئەوان وتیان بەندەکەی تۆمان دەوێ. دووبارە پرسیمەوە بەندەکەی منتان بۆ چییە؟ سەربازەکان وتیان ئەمڕۆ جەژنی پاشای درۆینەیە و پاشا ئەمری پێکردوین بەندەکەت ببەینە لای ئەو. من وتم پاشا چی ئیشێکی بە بەندەکەی منە؟ ئەوان وتیان ئێمە لەم بابەتە ئاگادار نین. ئەگەر بەندەکەتمان نیشان نەدەی ڕوتت دەکەینەوە و بەبێ جلوبەرگ دەتبەینە کۆشکی پاشا. بۆ ئەوەی نیشانی بدەن کە ڕەشەکەیان بەڕاستە بە یەک جوڵانەوە کراسەکەمیان لەبەردا دادڕی و ڕوتیان کردمەوە و دوایی بەوا قوڕماوی سەیریان کردم، چونکە تا ئەو کاتە پیاوێکی خەتەنەکراویان نەبینی بوو. یەکێک لە سەربازەکان وتی پەنا بە مەردۆک، ئەم پیاوە بۆ وایە؟ یەکێکی تروتی ئایا هەموو پیاوەکانی میسر ئاوەهان؟ وتم بەڵێ،
لە میسر پیاوەکان لە کاتی مناڵیدا خەتە ناکرێن. یەکێک لەوانە وتی ئەم بابەتە بۆ ئێمە گرنگ نییە. یەکێکی تر هاواری کرد ئێمە ئەو کەسەمان لێت دەوێ کە دەبێ بماندەیتێ، ئەگەر نا من وتم بە کورتی پێم بڵێن چی دەکەن؟ وتیان یا بەندەکەتمان بدەیە یان بەڕووتی بەناو شەقامەکانی بابلدا دەتسوڕێنینەوە و دەتبینە کۆشکی پاشایەتی. من وتم لە لای پاشا شکاتتان لێ دەکەم، پێی دەڵێم بە سەختی دارکاریتان بکە. ساربازەکان وتیان پاشا خۆی بە ئێمەی وتووە ئەگەر بەندەکەی نەدا پێتان بەڕووتی بەرەو کۆشک بیبەن. کاپتا کە لە ژێر قەڕەوێڵەکەدا لە ترساندا دەلەرزی لەوێ هاتە دەرەوە و وتی گەورەکەی من بەڕووتی بەرەو کۆشک مەبەن، چونکە ڕێزی ئەم پزیشکە ناودارە نامێنێت و من ئامادەم لەگەڵ ئێوەدا بۆ هەر جێگەیەک کە بتانەوێ بێم. سەربازەکان کاتێک کە کاپتایان بینی لە خۆشیە هاواریان دەکرد و وتیان بژی مەردۆک پاشاکەمان دۆزیەوە، ئێمە پاشاکەمان دیەوە، ئێستا بەرەو کۆشک دەیبین. کاپتا بەسەر سوورمانەوە دەیڕوانیە سەربازەکان و ئەوان کاتێک سەر سوورمانیەکەی ئەویان بینی بە شادیەوە هاواریان دەکرد تۆ پاشای چوار وڵاتی، تۆ شەهریاری هەموانی و ئێمە هەر بەدەم و چاوتا دەدناسینەوە. هەندێک لە سەربازەکان لە بەردەم کاپتادا سەریاندا دەنەواند و هەندێکی تریان لە دواوە تێیان هەڵدەدا بۆ ئەوەی وای لێ بکەن زووتر بکەوێتە ڕێ. کاپتاوتی گەورم من لەو باوەڕەدام لە وڵاتێکدا دەژیم کە هەموو خەڵکەکەی شێتن و من ئێستا نازانم لەسەر پێی خۆم دەڕۆم یان لەسەر سەر و لەوەیە لە خەودا بم. ئەگەر لە وڵاتەدا سەرۆژێر هەڵیان واسیم تۆ مهێڵە ئاژەڵەکان لاشەکەم بخۆن و تەرمەکەم مۆمیا بکە و لە میسر بمنێژە. یەکێک لە سەربازەکان بە پێکەنینەوە وتی لێرە گیانلەوەر لاشە ناخوا، چونکە ئێمە تەرمەکان فڕێ دەدەینە ڕووبارەوە و ئەو بەرەو دەریا دەیبا. کاپتاوتی گەورم مهێڵە لاشەکەم فڕێدەنە ناو ئاوی ڕووبارەوە، چونکە ئەگەر وام لێ بکەن ناتوانم لە دنیای تردا زیندوو ببمەوە. سەربازەکان کە پێدەکەنین وتیان ئێمە ئەمڕۆ توانیمانە پاشایەکی باش بدۆزینەوە، چونکە لە کاتی قسەکردندا زمانی ناگرێت. کاپتا کە نەیدەویست لە میوانخانەکە بچێتە دەرەوە ئەوان بە شەق و قۆناغی نێزەکانیان بەڕێیان خست. دوای ئەوە کاپتایان بە زۆر برد، من بە پەلا جلم لەبەر کرد و لە دوا ئەوەوە گەیشتمە کۆشکی پاشا و لەبەر ئەوەی دەیانزانی لە لای پاشا ڕێزم هەیە کەس پێشی لێ نەگرتم. کاتێک کە چوومە کۆشکەوە کۆمەڵێکی زۆرم بینی لە کۆشکی پاشایەتی کۆببوونەوە و هەموو هاواریان دەکرد و سەربازەکان بە خۆشیەوە نێزەکانیان بەرز دەکردەوە. من دڵنیا بووم کە لە بابلدا شۆڕش بەرپا بووە و ئەگەر لە هەرێمەکانی ترەوە سەرباز نەهێنن لەوانەیە بورا بوراش پاشای بابل لەسەر تەخت لا بدەن، چونکە لە هاتوو هاوارەکانی ئەو کۆمەڵا وا دەردەکەوت کە لە دژی بورا بوریاش دروشمەکانیان دەردەبڕن. بەبێ ئەوەی کەس پێشم لێ بگرێ چوومە ئەو تەلارەی کە دەمزانی پاشا لەوێ و بینیم کاینی گەورەی پەرزگەی مەردۆک و هەندێک لە کاینەکانی تر لەوێدان. کاتێک کاپتاتە تەلارەکەوە لە ناکاودا کاینەکانی گەورەی پەرزگا لە کاتێکدا بە پەنجە ئیشارەتیان بۆ پاشای بابل دەکرد وتی ئەم کوڕا کە هێشتا مووی لێ نەهاتووە لێرە بیبەنە دەرەوە، ئێمە ئامادەنین ئەو بە پاشای خۆمان بزانین. ئەوانەی تریش بۆ پاڵپشتی قسەکەی وتیان ئەم کوڕە بکەنە دەرەوە، ئێمە ئامادەنین لە مەزیاتر مناڵێک فەرمانڕەوایەتیمان بکە بیبەنە دەرەوە. کاینی گەورە ئیشارەتی بۆ کاپتا کرد و وتی ئێستا ئێمە توانیمانە پاشایەکی پێگەیشت و ژیر بدۆزینەوە، بە پاشای خۆمان هەڵی دەبژێرین بۆ ئەوەی بەژیری و دووربینیەوە فەرمانڕەواییمان بەسەردا بکە. هەر کە ئەم قسەیە لە دەمی کاهینی گەورە هاتە دەرێ ئەوانەی لەوێ بوون هێرشیان بردە سەر پاشای لاو و بە پێکەنین و گاڵتە و گەفەوە نیشانەکانی پاشایەتیان لە سەر و سینەی کردەوە و کراسەکەیان لەبەری داکەند و دەستیان لە بازوو قاچەکانی دەدا و دەیانوت سیرکەن ئەم کوڕە گەنجە چەند لاوازە و لەڕە هێشتا بوونی شیر لە دەمی دێ. قاچەکانیشی ئەوەندە ناسکن ئەگەر چەند هەنگاوێک بنێ لە ناوەڕاستەوە دەبێ بە دوو کرد. لەبەر ئەوەی ئەم کوڕە ناتوانێ ببێتە پاشا و ئێمە ئەم پیاوە
ئیشارەیان بۆ بەندەکەم کرد لە جیاتی ئەو دەیخینە سەرتەخت. بورە بوریاش کاتێک کە نیشانەکانی پاشایەتیان لێکردەوە هیچ بەرگری نەکرد. بینیم لەگەڵ شێرەکەی خۆی کە کلکی خستوو بۆ نێوان قاچەکانی چووە سوچێکی ژوورەکەوە. لەو کاتەدا کە کراسی پاشایەتیان لەبەر بەندەکەم کرد، نیشانەکانی پاشایەتیان بەسەر و سنگیدا کرد، نەمدەزانی لەسەر قاچەکانم دەڕۆم یان لەسەر سەر. کاپتەیان لەسەر ئەو تەختەی کە پێشتر پاشای بابلی لێبوو دانیشاند و لە بەردەمیدا سوزدەیان بردو زەویان ماچ کرد. تەنانەت خودی بورا بوریاش کە ڕوود بوو لە بەردەم کاپتادا سوزدەی برد. وتی ئەو دەبێتە پاشای ئێمە، چونکە لەو عاقڵتر و دادپەروەرتر لە وڵاتەدا نییە. کاپتا ئەوەندە حەپەسا بوو کە نەی دەتوانی قسە بکات و سەیرم کرد قژی سەری لە ژێر تاجی پاشایەتی کە لە سەرسەری دانابوو ڕق ببوو. کاتێک کە ئەو کەسانەی لە هۆدەکەدا بوون ملکەتی خۆیان دەربڕی، کاپتا هاواری کرد و وتی بێدەنگ بن. هەموو بێدەنگ بوون و ئەو وتی من وا تێدەگەم کە جادوگەرێک جادووی لێکردووم، هەندێشت دەبینم کە لە ڕاستیدا وانییە، چونکە بە بڕوای من هەرگیز ناگونجێ پیاوێکی وەکو من کە لەم وڵاتەدا بیانی ببم بە پاشا. ئامادەبووان ناڕەزاییان دەربڕی و بەگاڵتە و پێکەنینەوە وتیان وانییە تۆ پاشای ئێمەی تو کەس جادووی لە تۆ نەکردووە، ئێمە بەو پەڕی خۆشحاڵی و ڕەزامەندیەوە تۆمان کردۆتە پاشای خۆمان. کاپتاوتی من ئەگەرچی حەز ناکەم ببمە پاشاتان، بەڵام ناتوانم بە پێچەوانەی ویستی ئێوە ڕەفتار بکەم، چونکە ئێوە ژمارەتان زۆرە، بەڵام پرسیارێکتان لێ یەکەم، داواکارم وەڵامێکی ڕاستم بدەنەوە، ئایا من پاشای ئێوەم یان نا؟ هەموو بە یەک دەنگ هاواریان کرد بەڵێ تۆ پاشای ئێمەی تو. دیسانەوە لە بەردەمیدا سوزدەیان برد. یەکێک لە ئامادەبووان کە کەوڵی شێرێکی لەبەر کرد و لە بەردەم تەختی کاپتا دانیشت و نەڕاندی. کاپتا جارێکی تر هاواری کرد و وتی بێدەنگ بن. هەمومان بێدەنگ بووین. بەندەکەم وتی ئەگەر من پاشای ئێوەم دەبێ گوێڕایاڵی فەرمانەکانم بن. هەموو هاواریان کرد هەرچی تۆ بیڵێی ئێمە ئەوە دەکەین. کاپتا وتی لەبەر ئەوەی بوومەتە پاشای ئێوە ئەمڕۆ دەکەینە جەژن و بڵێن با بەندەکان بێن. هەندێک لە بەندەکان کە لەوێ بوون لە کاپتا نزیک بوونەوە و پێی وتن زوو شەراب و خواردن بهێنن کە بیخۆم و بە شەرابەکە خۆم شادمان بکەم، خەڵکیش وەکو منسکیان تێر و سەریان گەرم بکەن. بەندەکان وتیان خواردن و شەراب لە هۆدەکەی تر ئامادە کراوە و هەڵیان گرت و بە هەراو هۆریا و شادی و پێکەنینەوە بردیانە تەلارێکی ترەوە. منیش لەگەڵیانە ڕۆیشتم و بینیم لەو تەلارەدا هەموو جۆرە خواردن و خواردنەوەیەکیان داناوە و هەر کەسە بە کەیفی خۆی لەو خواردن و شەرابانەی هەڵدەبژارد و خەریکی خواردن و خواردنەوە دەبوو. بورا بوریاش پاشای پێشووی بابل وەکو بەندەکان پشتێنێکی لە پشتێوە ئاڵاندە بوو لە ناوەڕاستی خەڵکەکەدا بە ئەملاو ئەولادا ڕای دەکرد و شەرابی بە خەڵکدا دەکرد و شلەمەنیە خەستەکانی خواردنەکەی بە کراسی ئامادەبواندا دەکرد و وای لێ دەکردن جنێو بدەن. لە حەوشەی کۆشکدا حەوزەکانیان پڕکردە بوو لە ئاوی جۆ واتە بیرە و شەراب و هەموو کەسێ دەیتوانی بە پەیمانەکانی کەنار حەوزەکە بیرە یان شەراب بنۆشێتەوە و بە خوورما و ماست و جۆرە چەوریەک کە لە شیر دروستیان دەکرد زۆر بەتام بوو سکی خۆیان تێر بکەن. کاتێک کە خەڵکی تێربوون سەرەکان لە بیرە و شەراب گەرم داهاتن، هەراو هۆریایەکی ئەوەندە شادی بەخش لە حەوشەکەدا دروست بوو کە من تاوەکو ئەو ڕۆژە هاوتای ئەو ئاهەنگەم نەبینی بوو. جیاوازی لە نێوان چین و توێژ و پلەدارەکان نەما بوو. هەموو کەسێ لەگەڵ ئەوانی تردا گاڵتە و گەپی دەکرد و ئەوانەی هەتا دوێنێ بەرامبەر بورا بوریاش سوزدەیان دەبرد، لەو کاتەدا ئێسکی گۆشتیان تێدەگرت. ئەویش ئێسکەکانی بەرەو ئەو کەسانی بۆیان داهاویشت هەڵدەدایەوە. لە ناوەڕاستی ئەو قەرەباڵغیەدا خۆم گەیاندە کاپتا وتم کاپتا ئێستا هەمویان سەرخۆشن، کەس ئاگای لە تۆ نەماوە، هەڵسا با بەبێ ئەوەی کەس ئاگای لێ بێ لێرە بڕۆین،
چونکە واز دەکەم کە ئاکامی ئەم کارە باش نییە. کاپتا کە خەریکی خواردنی پارچە گۆشتێکی سوورەکراوی گوێدرێژ بوو، وتی ئەوەی تۆ دەیڵێی لە گوێچکەی مندا وەکو گیزەگیزی مێژوایە، بە قسەت ناکەم، دەست لەم بەختەوەریە هەڵناگرم و لێرە ناڕۆم، مەگەر نابینی ئەم خەڵکە بە چ سۆز و خۆشەویستیەکەوە منیان بە پاشای خۆیان هەڵبژاردووە. ئایا من ئەتوانم لە بەرامبەر ئەم هەست و خۆشەویستی ئەوان بەرامبەر من دەری ئەبڕن بێسفەتیان لەگەڵدا بکەم و بەجێیان بهێڵم و بڕۆم؟ هەروەها تۆ لەمە و بەدوان نابێت بە ناوی کاپتا بانگم بکەی، چونکە من پاشای 4 وڵاتم و تۆ هەر جارێک کە دەتەوێت قسە لەگەڵ مندا بکەی دەبێ بڵێ ئەی پاشای 4 وڵات، وەکو خەڵکی تر لە بەردەم مندا سوزدە ببەیت. من وتم کاپتا، ئەم پاشایەتی تۆ جگە لەگاڵتە و گەف و درۆیەکی گەورە هیچی تر نییە، چونکە هەرگیز ناگونجێ ئەم میلەتە تۆ بکەنە پاشای خۆیان، کە بەندەیەکی بیانیت و دەترسم دەرئەنجامی ئەم گاڵتەیە بۆ ئێمە ترسناک بێت و تاکات ماوە هەڵسە با خۆمان لە جێگەیەکدا بشارینەوە، یان لێرە بڕۆین و ئەگەر هەڵسی و لەگەڵمدا بێیت لە بێڕێزی کردنەکەت خۆش دەبم، بە گۆچانەکەم دارکاریت ناکەم. کاپتا چاوریەکەی دەمی خاوێن کردەوە و بە کەرتی ئێسکێکی گوێدرێژ کە بەدەستیەوە بوو هەڕەشەی لێکردم و بانگی کرد ئەم میسریە پۆخەڵە لێرە دوور بخەنەوە، ئەگەرنا ناچار دەبم بەدار ئێسکەکانی تێک بشکێنم. هەر ئەوەندە کاپتا ئەم قسەی کرد، پیاوەکەی چوو بۆ پێستی شێرەوە، پەلاماری دام و منی بە زەوی دادا و بە چڕنووکی دەستی لەشمی ڕوشاند و خەریک بوو هەموو جەستەم بریندار بکە، بەڵام خۆشبەختانە نەفیرەکان کەوتنە لێدان و ڕایان گەیان کە پاشای نوێ بڕوا بۆ دادپەروەریکردن. شێرەکە وازی لە من هێنا. دادگای بابل نزیکی کۆشکی پاشایەتی بوو. کاتێک کاپتایان بردە ئەوێ کە دادوەری بکە، ویستی خۆی لێ بدزێتەوە. وتی من باوەڕم بە دادپەروەریکردنی دادوەرانی بابل هەیە و وا باشترە کە ئەوان وەکو ڕابردوو خۆیان خەریکی دادوەری بن. بەڵام خەڵکی بەم قسەیە ڕازی نەبوون و وتیان ئێمە داواکاری جێبەجێکردنی دادگەری پاشای نوێی خۆمانین، بۆ ئەوەی بزانین ئایا عەقڵی هەیە و دەتوانێ بە پێی بنچینەکانی وجدان بڕیار بدا یان نا. کاپتان ناچار بوو مل بدات و خەڵکی ئەویان لەسەر کورسی گەورەی دادوەری بابل دانیشاند و قامچی و کەلەپچەیان لە بەردەمی دانا کە نیشانەی جێبەجێکردنی دادپەروەریە. یەکەم کەس کە سکاڵای هێنا پیاوێک بوو کە کراسێکی دڕاوی لەبەردا بوو، سەیرم کرد قژی سپی بوو. دوایی بۆم دەرکەوت سپایەتی قژی ئەوە بوو کە خۆڵەمێشی بەسەری خۆیدا کرده بوو. کراسەکەی بە قەستی دڕاندە بوو بۆ ئەوەی بتوانێ بەسەر و وەزعێکی شڵەژاو لە بەردەم پاشا ئامادە بێ، چونکە لە بابلدا ئەو کەسانەی خۆیان بەستەم لێکراو دەزانی هەوڵ دەدەن بە ڕواڵەت خۆیان داما و نیشان بدەن بۆ ئەوەی سەرنجی پاشا ڕابکێشن و بەزەیی پێیاندا بێتەوە. پیاوەکە لە بەردەم بەندەکەی مندا کەوتە سەرخاک و زەوی ماچ کرد و وتی ئەی خواوەندی 4 وڵات، ئەمڕۆ کەس وەکو تۆ دادپەروەر و عاقڵ نییە، بۆیە من هاتوومەتە لای جەنابەت کە داوای جێبەجێکردنی دادت لێ بکەم. من ژنێکم هەیە کە 4 ساڵە هاوسەرمە و لەم ماوەیەدا دووگیان نەبووە، بەم زوانە سکیپڕ بوو. لەگەڵ ئەوەشدا کاندێک کەس پێیان دەوتم پیاوێکی تر هاتوچۆی ژنەکەت دەکا، من باوەڕم بە قسەکەیان نەدەکرد. هەتا دوێنێ ژنەکەم لەگەڵ سەربازێکدا لە ماڵەوە گرت، بەڵام نەمتوانی سەربازەکە بگرم چونکە ئەو لە من بەهێزتر بوو. هەر ئەوەندە چوومە ژوورەوە ئەو هەڵات و ئێستا جەرگە ڕەشەکەی من پڕە لە خەم و دوودڵی و نازانم ئەو مناڵەی لە سکی ژنەکەدایە هی منە یا هی سەربازەکەیە. داوا لە تۆ دەکەم کە ئەم موشکیلەیەم بۆ چارەسەر بکەی، لا دوودڵی ڕزگارم بکەی بۆ ئەوەی بزانم چ ئەرکێکم بەرامبەر بەو مناڵە هەیە. کاپتا بە نیگەرانیەکەوە سەیری دەوروبەری خۆی کرد، چونکە نەیدەزانی چ وەڵامێکی بداتەوە کە لە دادپەروەریەوە نزیک بێت و لە ناکاودا بانگی بەندەکانی کرد و وتی دار بگرنە دەست و ئەم کابرایە دارکاری بکەن.
بەندەکان بەدار کەوتنە سەر پیاوەکە و دوای ئەوەی لێیاندا پیاوەکە ڕووی کردە جەماوەرەکە وتی ئایا بڕیاری پاشا لەم بارەیەوە ڕاستە من کە بۆ سکاڵا هاتوومەتە دادگا دەبێت دارکاری بکرێم خەڵکی دوای بیستنی ئەم قسەیە داوای ڕوونکردنەوەیان لە کاپتا کرد و پرسیان خواوەندی چواروڵات بۆچی فەرمانتدا ئەم پیاوە بکوتن کاپتاوتی پیاوێک کاوەندە گەوج بێ شایانی دارکاریە ئایا عەقڵ دەیگرێ پیاوێک زەویەکی لەباری هەبێ بەڵام کوشت و کاڵی تێدا نەکات و نەیچێنێ و بەرەڵای بکە دوایی کاتێ خەڵکی لە ڕووی چاکەکاری و بەزەییەوە کێڵگەکەت دەکێڵن و تۆوی لە دەچێنن ئەو شکات بکات کە بۆچی خەڵکانی تر لە کێڵگەکەی ئەودا کوشت و کاڵ دەکەن و کێڵگەکە تاوانبار بکە کە بۆچی داوای لە خەڵک کردووە تۆوی تیا بچێنن بەدڵنیاییەوە کەنا کەواتە ژنەکە مافی خۆیەتی پەیوەندی لەگەڵ پیاوێکی تردا هەبووە چونکە ئەم پیاوە نەیتوانیوە داواکاری ژنەکەی جێبەجێ بکە زەویەکەی بە بێیار بەجێهێشتووە خەڵکەکە دوای بیستنی ئەم قسەیە بە دەنگێکی بەرز کەوتنە دەستخۆشی لێکردن و ستایشی عەقڵ و عەدالەتەکەیان کرد دوایی پیرەمێردێک لە کاپتا نزیک بۆەوە وتی ئەی خواوەندی چواروڵات لەبەردەم تۆ و ئەم ئەستوونە کە یاساکانی بابلی لەسەر نووسراوە داواکارم دادپەروەری جێبەجێ بکرێ سکاڵاکەم ئەوەیە من لە کەناری کۆڵانێکدا خانوویەکم دروست کرد بەڵام ئەو ئەندازیارەی خانووەکەی منی بە قۆنتەرات دروست کرد فێڵی لێکردم و کەلوپەلی خراپی لە بیناسازیەکەدا بەکارهێناوە و گوێی نەدایە پتەوی خانووەکە و لە ناکاودا بیناکەم ڕووخا و ڕێبوارێکی کوشت و ئێستا کە سوکاری ئەو ڕێبوارە داوای خوێنەکەیم لێ دەکەنەوە و من تاوانم نییە کەواتە چارم چییە و چی بە کەسوکاری قوربانیەکە بڵێم کاپتا بیرێکی کردەوە و دوایی وتی ئەم بابەتەی تۆ دەیڵێیت پرسیارێکی ئاڵۆزە و دوایی لە دادوەرەکانی بابلی پرسی یاسا لەم بارەیەوە چی دەڵێ دادوەرەکان ئەو ئەستوونەی کە قانونی وڵاتی لەسەر نووسرا بوو نیشانی کاپتایان داوتیان ئەگەر خانووەکە بەهۆی کەمتەرخەمی یان فێڵی قۆنتەراتچیەکەوە بڕوخێ خاوەن خانووەکە بکوژێ دەبێ ئەندازیارە قۆنتەراتچیەکە بکوژرێتەوە ئەگەر خانووەکە دوای ڕووخانی کوڕی خاوەن خانووەکەی کوشت کوڕی ئەندازیارەکە بە تاوانی کوشتری کوڕی خاوەن خانوو دەکوژرێ یاسا لەبارەی کوشتنی خەڵکی ترەوە شتێکی تری باز نەکردووە بەڵام ئێمە والێکی دەدەینەوە هەر جۆرە زیانێک بەهۆی ڕووخانی خانوو بەسەر خەڵکی تردا ڕووبدا دەبێ قۆنتەراتچیەکە بیژمێرێت ئەگەر قۆنتەراتچیەکە نەیەوێت ئەو زیانە ببژێرێت دەبێ بە ئەندازەی هەمان زەرەر زیانی لێ بدرێ کاپتاوتی من دەزانم لە وڵاتەدا ئەندازیارە قۆنتەراتچیەکان ئەوەندە فێڵبازن و دزی لە کەلوپەلە بیناسازیەکان دەکەن یان لە دروستکردنی خانوو بە شێوەیە کەمتەرخەمی دەکەن کە خانووەکە خۆی ناگرێت و دەڕوخێ من لەمە بۆ دوا بەوریاییەوە ئاگادار دەبم کە گرفتاری ئەو جۆرە قۆنتەراتچیە فێڵبازانە نەبم بەڵام سەبارەت بە شکاتەکەی ئەو پیاوە و داواکردنی خوێن لەلایەن کەسوکاری قوربانیەکە ڕای من ئەوەیە کەسوکاری ڕێبوارە کوژراوەکە دەبێت بڕۆنە بەردەم ماڵی ئەندازیارە قۆنتەراتچیەکە و یەکەم کەس کە بەوێدا تێپەڕ دەبێ بیگرن و بیکوژن بۆ ئەوەی بەپێی یاسا کارکرا بێ بەڵام ئەگەر کەسوکاری ئەو ڕێبوارە وەکو کەسوکاری ڕێبواری یەکەم داوای بژاردننی خوێنیان کرد ئەوانەی ڕێبواری دووەمیان لە بەردەم خانووی ئەندازیارەکە کوشت دەبێ حەقی خوێنەکەی بدەن بیرۆکەی من لەمەڕ تاوانبارە ڕاستەقینەکە ئەوەیە کە لەم ڕووداوەدا هیچ کەسێ بە ئەندازەی ئەو ڕێبوارەی بە تەک خانووە سست بیناکەدا تێتەپەڕێ تاوانبار نییە چونکە هیچ پیاوێکی ژیر بە بەردەم خانوویەکدا تێناپەڕێ کە مەترسی ڕووخانی لێ بکرێ لە دوای ئەو تاوانباری دووەم ئەو پیاوەیە کاتۆتە ئێرە و
دەڵێ خانووەکە میێران بووە. ئەم پیاوە لەو ڕۆوە تاوانبارە کە لەگەڵ ئەوەشدا کە خەڵکی بابلە و هەموو ژیانی لێرەدا بەسەر بردووە، ئێستا لە تەمەنی پیریدایە، نازانێت کە نابێت لە بابلدا دروستکردنی خانوو بە ئەندازیارێکی قۆنتەراچی بسپێردرێ، چونکە دەبوایە لە مانگی یەکەمدا چاوەڕوانی ڕووخانی خانووەکەی بوایە، یان هەر نەبێت دوای ئەوەی دروستکردنی خانووەکەی بە قۆنتەراچیەک سپارد خۆی چاودێری کارەکەی بکردایە بۆ ئەوەی نەتوانێ هەوڵی هەڵخەڵەتاندنی بدا. لەبەر ئەوەی هەوڵیشی نەداوە ئەندازیارەکە بخاتە ژێر چاودێری خۆیەوە بە دیاریەوە بێت ئەوە حەقی خۆی بووە هەڵی بخەڵەتێنێ و خانووەکەی وا دروست بکە کە بڕوخێ، چونکە هەتا ئەوان ئەم نەفامانە هەڵ نەخەڵەتێنن زیانیان لێ نەدەن عاقڵ نابن. خەڵکی جارێکی تر دادپەروەری کاپتایان ستایش کرد و ئەو پیاوەی سکاڵای هێنابوو بە داماویەوە دوورکەوتەوە. دوایی مامەڵەچێکی قەڵە و کاکراسێکی گرانبەهای لەبەردا بوو لە کاپتان نزیک بووەوە و وتی: 3 ڕۆژ لەمەوبەر لە شارەکەی خۆمەوە بۆ کارێک هاتمە بابل و ڕۆژێکیان وەکو خەڵکی تر بۆ پەرزگەی عەشتار چووم و پێشوازیان لێ کردم. من لەوێ دڵم چووە سەر یەکێک لەو کچانەی بۆ دەستکەوتنی جەهازی بووکێنی لە ڕۆژەکانی سەرەتای بەهاردا هاتبووە پەرزگەی عەشتار و لەگەڵیدا ڕێککەوتم کە هەندێ پارەم لێ وەربگرێت و ببێتە هاوسەرم. لە پاشەوەی پارەکەمدا پێی بۆ دەست بە ئاوگەیاندنێک چەند ساتێک بەجێمێشت و لە پاش گەڕانەوەم بەسەر سوورمانەوە ڕوانیم کاو لەگەڵ پیاوێکی تردا ڕادەبێرێ. لە کاتێکدا کە زیوی لە من سندبوو بڕیار بوو چاوەڕێی من بکە. کاتێک کە پێم وت زیوەکەم بدەرەوە، وتی تۆ بڕیار بوو لەگەڵ مندا ڕابێری و ئێستا کە ئەو پیاوە ڕۆیشتووە تۆ دەتوانی لەگەڵ مندا کۆبیتەوە. من وتم کاتێک دەمویست لەگەڵ تۆدا ڕابێرم کە تۆ کچ بیت و ئێستا کچێنێکت نەماوە، بەڵام ئەو قسەکەی منی نەسەلماند و وتی زیوەکەت نادەمەوە، چونکە ئەوەی تۆ دەتەوێ لێمی بکڕیتەوە ماوە و دەتوانی بیکڕیتەوە. منیش پێم وت من گۆزەیەکی ساغم لە تۆ کڕی، نرخەکەی شمدای تێ، بۆ کارێکی پێویست کە مێلێ دوورکەوتمەوە، هەرچۆنێ بێ ئەو گۆزەیە ماڵی من بوو، تۆ کە بە منت فرۆشتە بوو مافی ئەوەت نەبوو بیفرۆشیتەوە خەڵکی تر، کاویش گۆزەکە بە عەرزدا بدات و بیشکێنێ. ئێستا کە من هاتوومەتەوە کەرتە گۆزە شکاوەکانم دەدەیتێ و دەڵێ ئەمە ئەو شتەیە کە لە منت کڕیوە. کاتێک کاپتام قسانەی بیست قامچیەکەی گرتە دەست و بە تووڕەیەوە تەکانی داوتی من لەی شوێنێکدا خەڵکێکم نەبینیوە کە وەکو دانیشتوانی ئەم شارە نەزان بن و بۆشتی مناڵانە شکات بکەن. ئەی کابرای بازرگان، ئەگەر تۆ بۆ کڕینی میوەیەکی تازە بچیتە بازار، ئایا دوای کڕینی یەکسەر دەیخۆی یان وازی لێدێنی چەند ڕۆژێکی پێ بچێت و دوای بەسەرچوونی ئەو ماوەیە دەچیتەوە بۆ لای فرۆشیارەکە و پێی دەڵێی بۆچی میوەکەی لێتم کڕیوە چرچ و بۆگەن بووە. کچێکی گەنجی ژۆک و میوەیەکی تازەوایە، کڕیارەکە لە پاش کڕینی میوەکە دەبێ یەکسەر بیخوات و ئەگەر کچە گەنجەکە بەجێ بهێڵی دوای گەڕانەوەی بڕوانی کە میوەکە ڕزیوە یان وەکو خۆت دەڵێی گۆزەکە شکاوە. نابێ گلەی بکەیت و تۆ لە جیاتی ئەوەی شکاتی لێ بکەی دەبێ مەمنونیش بی کە یارمەتی داوی، چونکە بەر لە گەڕانەوەی تۆ بربەستێکی لەناو بردووە، ئەگەر بمایە دەبووە هۆی زەحمەتدانی تۆ و ئەو ئەم ئەرکەی بە یەکێکی تر سپاردووە کە تۆ بەبێ گرفت لەگەڵیدا ڕابێری و لەبەر ئەوەی کە تۆ پیاوێکی نەزانیت و قادر و قیمەتی میوەی تازە نازانی، من سزات دەدەم کە لەمە بۆ دووە هەمیشە لەگەڵ گۆزەی شکاودا ڕابێری. دیسانەوە خەڵکی بە دەنگی بەرز کاپتایان ستایش کرد و ژیری و تێگەیشتویان بەرز نرخاند. بەندەکەم بە دادوەرەکانی وت ئەمڕۆ بایی پێویست دادوەریم کرد و ئێستا ماندوو بووم و دەمەوێ بچم شوو بدەم. ئەگەر داواکارێکی تر سکاڵای هێنا دەبێت دادوەرەکان پێوەی خەریک بن و شکاتەکەی ئەم پیاوە بازرگانە هێنایەوە بیرم کە من ئێستا پاشایەکم کە لە حرەمەکەی خۆمدا 400 ژنم هەیە و
دەبێ بە سۆراغیانەوە بچم و دڵنەواییان بکەم ئەم کارە تەنها منی ماندوو بێهێز نەکردووە، بگرە لەو کاتەوەی کە بوومەتە پاشای چوار هەرێم هێزێکی زیاد لە ڕادەی خۆم هەست پێ دەکەم کە تەنانەت لە سەردەمی گەنجێتیشمدا خاوەنی ئەو هێز و توانایان نەبووم. خەڵکی بە هاوار و خۆشیەوە کاپتەیان بەرە و حرەمەکەی بەڕێ کرد، بەڵام لە ناو ئەو کۆمەڵە خەڵکەدا تەنها یەک شاد نەبوو پێنەدەکەنی، ئەویش بورە بوریاش بوو کە خۆی گەیاندە من و وتی سینۆها تۆ پزیشکی و دەتوانی بچیتە حرەمەوە و بڕۆمەهێڵە بەندەکەت دەست لە ژنەکانم بدا، چونکە ئەگەر ئەم کارە بکە ئێوارەی ئەمڕۆ پێستی لە لەشی دەکەمەوە، کەوڵەکەی بە دیوارەوە هەڵدەواسم تا وشک دەبێتەوە، بەڵام ئەگەر دەست درێژی نەکاتە سەر ژنەکانم مردنی ئاسان دەبێت و فەرمان دەدەم بە شێوەیەک بیکوژن کە تووشی ئەشکەنجە نەبێ. منی ژوتم بورە بوریاش هەرچیەک تۆ بیڵەی دەیکەم، بەڵام من بەبینینی تۆ لەم کراسی بەندەیەدا غەمبارم، جەرگە ڕەشەکەم پڕ بووە لە غەم، چونکە ناتوانم ئارام بگرم و ببینم خەڵکی تانت لێ دەدەن و سوکایەتیت پێدەکەن. بورە بوریاش وتی ئەمڕۆ ڕۆژی درۆی گەورەیە، واتە پاشای درۆینەیە، لەم ڕۆژەدا یەکێک بە ناونیشانی پاشای بابل هەڵدەبژێردرێ و پاشایەتیکردنەکەی لە ڕۆژێک زیاتر ناخەیانێ. هەموو دانیشتوانی بابل ئەم بابەتە دەزانن، بەڵام لەم کاتەی من و تۆ قسە دەکەین بەندەکەت بەرەو حەرەمسەرا دەڕوات، من دەترسێم دەست بۆ ژنەکانم ببات و تۆ بڕۆ مەهێڵە ئەم شتە ڕوو بدا. من و بورە بوریاش بەرەو حەرەم کەوتی نەڕێ و لە ڕێگا لەبارەی نەریتی ڕۆژی درۆی گەورەوە پرسیارم لێ کرد. ئەووتی هەموو ساڵێک لەم ڕۆژەدا گەلی بابل یەکێک لە نێوان خۆشمەترین ئەو خەڵکاڵ دەبژێرن و فەرمانڕەوایی ئەو کەسە لە بەیانیەوە دەست پێ دەکات و پاشای بابل وەکو بەندەیەک لە خزمەتیدا دەبێ. لەم ڕۆژەدا ئەم پاشاکاتیە هەرچیەکی بیوێ دەیکات و من لەبەر ئەوەی بینیم بەندەکەی تۆ زۆر پێکەنی ناویە خۆم وتم کە ئەو بۆ پاشایەتی یەک ڕۆژە هەڵبژێرن. پرسییم دوای ئەوەی ئەم یەک ڕۆژەی پاشایەتیەکەی بەسەرچوو چی لێ دەکەن. بورە بوریاش وتی کاتێ ئەمڕۆی بردەسەر وەکو چۆن بەرەبەیان لە ناکاودا کردیانە پاشای بابل، لە کاتی ئێوارەدا لە چەند ساتێکدا دەیکوژن و بڕیاری کوشتنەکەی لەلایەن پاشاوە، واتە من دەردەچێ. ئەگەر ئەو کەسە لە ماوەی پاشایەتیەکەیدا دەست لە کوشتن و بڕین و دەست بە سەراگرتنی ژنی خەڵکی وەرنەدا، زار دەکەنە ناو شەرابەوە و دەرخواری دەدەن و بەبێ ئازار گیان لەدەست دەدا. بەڵام ئەگەر لەم ڕۆژەدا دەسەڵاتەکەی لە خراپەکاری و بە دەڕەفتاریدا بەکاربیێنێ، ئەوە من ئازار و ئەشکەنجەی ترسناکی پێدەچێژم کە بەهۆیەوە گیانی دەرچێ. لە ڕابردوودا جارێکیان لەم ڕۆژەدا پاشای ڕاستەقینەی بابل کە وەکو خەڵکی تر خەریکی خۆشگوزەرانی بوو، بەهۆی خواردنی گۆشتێکی داخەوە کە هەندێک کەس دەڵێن زەری تێکرا بوو ماڵ ئاوایی کرد و پیاوە قۆشمە و پێکەنی ناویەکە تەنها بۆ یەک ڕۆژ بوو بۆ پاشا. دوای مردنی پاشای ڕاستەقینە ماوەی 36 ساڵ لە بابلدا پاشایەتی کرد. هەر لەبەر ئەوەشە ئەمڕۆ من لە کاتی خواردن و خواردنەوەدا زۆر وریا بووم کە گرفتاری چارەنووسی ئەو پاشایە نەبم. کاتێک کە من و بورە بوریاش گەیشتینە دەرگای حەرەمسەراکە، چاوم بە کاپتاکەوت کە خوێن لە لووتیەوە داهاتە خوارەوە تاکە چاوەکەی ئەوسا بوو. لە حەرەمسەراکە هاتە دەرەوە، وتم کاپتا چی بووە مەگەر بریندار بوویتە؟ کاپتاوتی سەیرکە لە حەرەمسەرا چیان لێ کردم. کاتێک کە چوومە حەرەمەکەوە سەیرم کردایانەوێ ژنە پیرەکان و کەنیزە ڕەشە قولە و بە ساڵاچوەکانم بدەنێ. من وتم لەمانە بێزار بووم، بەرەو ژنێکی گەنج و جوان ڕۆیشتم، بەڵام ئەو ژنە وەکو شێرە دایکانە پەلاماری منی دا و کەوشەکانی خۆی وەها کێشا بەدەم و چاومدا کە چاومی ئاوساند و خوێنی لە لوتم هێنا. بورە بوریاش کاتێک قسەکەی کاپتای بیست ئەوەندە پێکەنی کە لەبەر ئەوەی نەکەوێت بازووی منی گرت و کاپتاوتی سینۆها من ناوێرم بچمە حەرەمەوە چونکە ئەم ژنە تێک چووە، ئەگەر هەنگاو بنێمە ژوورەوە دەمکوژێ، لەبەر ئەوە تۆ بچۆ و
کاسەی سەری کوون بکە تا ئەو گیانە شەڕانیەی چۆتە مێشکێوە لە ناوسەری دەرچێ، بەڵکو بەم شێوەیە ئارام بگرێ. ئەگەر ئەم ژنە شێت نەبوایە پەلاماری منی نەدەدا و نەیدەکێشا بە دەمولوتمدا و خوێنەکەمی وەکو مانگای سەربڕاو نەدەپڕژاند، چونکە من پاشای ئەوم، ژیانی ئەو بە ئیشارەتێکی منەوە بەندا. بورابوریاش پێیوتم سینۆها، بڕۆ بزانە کە وەسعی حەرەم چۆنە و ئەم ژنەی پەلاماری ئەم نەفامەی داوەکێیە. ئەمڕۆ لەبەر ڕۆژی پاشای درۆین من ناتوانم بچمە حەرەمەوە، بەڵام تۆ لەبەر ئەوەی پزیشکی دەتوانی بۆ هەر جێگەیەک لەوانە حەرەم سەراکەی من بڕۆیت و من هەز دەکەم کە ئەو ژنە شاڵاوی بردۆتە سەربەندەکەت، یەکێکە لەو کەنیزانەی کە دەمویست بیکەمە هاوسەری خۆم، بەڵام هێشتا وەکو کێویەکانە و چاوەڕێم ماڵی بێ. من نەمدەویست بچمە ناو حەرەم سەراوە، بەڵام بورابوریاش ئەوەندە زۆری لێ کردم کە داواکاریەکەم قبول کرد و چوومە ژوورەوە. خواجەکان کە دەیانزانی من پزیشکم پێشیان لێ نەگرتم و چوومە حەرەمەکەوە و سەیرم کرد. بارودۆخی ناو حەرەمەکە ئالۆز بووە و هەندێک لە ژنە پیرەکان لە سوچێک کۆبوونەوە بۆ ئەوەی ئەو ڕۆژە بکەنە جەژن کە چاویان بە من کەوت. هەواڵی کاپتایان لێپرسیم و وتیان گەورەکەی ئێمە بۆ کوێ چوو، بۆچی نەهات کە لە میوانداریەکەماندا بەشدار بێ. ژنێکی ڕەشپێست کە وەکو کاپتاقەڵەو بوو، سکی ئەوەندە گەورە بوو کە وەکو تەپڵ داهاتە بەرچاو، بەرەو من هاتووتی بزنە قەڵەوەکەم بۆ بنێرە بۆ ئەوەی چاوەکانی بە سەماکردن ڕۆشن بکەمەوە، گەورەکەم بۆ بگەڕێنەوە کە گۆرانی بۆ بڵێم. خواجەکان دەوریان لێدام و وتیان خەمی ئەم پیرەژنانت نەبێ، چونکە هیچ کامێکیان شێت نەبوون. ئەم هەڵسو کەوتەی دەیکەن هی ئەوەیە کە ئەمڕۆ خۆیان بۆ جەژن ئامادە کردووە. بەڵام لە نێوان ژنەکانی حەرەم کچێکی گەنجی تێدایە کە لە سەرەتای هاتنی بۆ ئێرە لەگەڵ هەموواندا تووڕەیە و ئەمڕۆ شێت بووە و نەتەنها پاشا درۆینەکەی بریندار کرد و ڕاوینا، بەڵکو کێردێکیشی بەدەستەوە گرتووە کە دەمانەوێت لێی نزیک ببینەوە پەلامارمان دەدات و تۆ دەبێ بڕۆی شێت بوونەوەکەی چاک بکەیتەوە. دوای ڕێنماییکردنم منیان بردە حەوشەی گەورەی حەرەم کە خشتەکانی ساف و بریقەدار بوون. لە ناوڕاستی حەوشەکەدا حەوزێکی لێبوو کە پەیکەری بەردینی ئاژەڵی دەریای تێدا بوو. ئەو لە دەمی ئەو پەیکەرانەوە دەڕژانە ناو حەوزەکەوە. لە کەناری حەوزەکە ژنێکی گەنج بە کراسێکی دڕاوەوە ڕاوەستا بوو، پاڵی دابوو بە پەیکەری یەکێک لەو ئاژەڵە دەریایانەوە. لە پرچ و کراسەکەی بەری ئاو دەتکایە خوارەوە. دیار بوو لە حەوزەکە هاتبووە دەرێ و کێردەکەی بەدەستەوە بوو کە لە ژێر تیشکی خۆردا دەدرەوشایەوە. کاتێک لێی نزیک بوومەوە ئەو کچە زەحێڵە کە لە کاتی بەشەڕهاتنی لەگەڵ نێرەمووکەکاندا کراسەکەی دڕابوو شتێکی وت، بەڵام لەبەر دەنگە دەنگی نێرەمووکەکان دەنگی ڕژانی ئاوی ناو فوارەکە نەمتوانی لێی تێبگەم. دوایی بەوانم وت لەوێ دوور بکەونەوە بۆ ئەوەی ئەو ناوە چۆڵ بێت و ئاوەکە بگرنەوە بۆ ئەوەی بتوانم گوێم لە دەنگی ئەو ژنە بێ. ئەوان واتە نێرەمووکەکان لەوێ ڕۆیشتن و ئاوی نافورەکەیان گرتەوە و ئەو کاتە توانیم دەنگی ببیستم و تێگەیشتم کە خەریکی گۆرانی وتنە و گۆناکانی لە تاو هەڵچوون و تووڕەیەکەی سوور هەڵگەڕابوون. وتم بێدەنگ بە ئەم کێردە فڕێدە و وەرە بۆ لام بۆ ئەوەی چارەسەرت بکەم، چونکە بێگومان تۆشێت بوویت. ژنەکە لە جیاتی ئەوەی بە قسم بکە وتی ئەی مەیمون، ئەگەر بیتە پێشەوە ئەم کێردە دەکەم بە سکتا، چونکە من زۆر تووڕەم. من وتم ئەی ژن، ئەو کێردە فڕێ بدە، چونکە من دوژمنایەتیم لەگەڵ تۆدا نییە و نامەوێت زیانت پێ بگەێنم. ژنەکە وتی چەند پیاوێکی تریش ئەم قسەیان کردووە و وتیان نیازی خراپمان لەگەڵتدا نییە، بەڵام تێگەیشتم کە دەیانەوێت فریوم بدەن و دەستدرێژیم بکەنە سەر. لەبەر ئەوە ئەم کێردە بەدەستەوە دەگرم بۆ ئەوەی هەر پیاوێ لێم نزیک بۆەوە بیکوژم، بە تایبەتی ئەو پیرەمێردە یەکچاوە هەر دەیکوژم کە دەڵێی کوندەی ئاوساوە.
من وتم ئایا تۆ پاشای بابلت بریندار کرد؟ ژنەکە وتی بەڵێ من بووم. خۆشحاڵم کە توانیم خوێن لە لووتیەوە بێنمە خوارێ، چونکە تەنانەت پاشای بابلیش بۆی نییە کەڵک لە من وەربگرێ، چونکە من وەقفی خوایەک کراوم دەبێ لە بەردەم خواکەی خۆمدا سەما بکەم. من وتم هەرچەندە حەز دەکەی لە بەردەم خواکەی خۆتدا سەما بکە، ئەم بابەتە پەیوەندی بە منەوە نییە. من پزیشکم و ئیشم ئەوەیە کە نەهێڵم تۆ کە ئێستا شێت بوویتە خۆت بریندار بکەیت و ئەگەر تۆ بریندار بیت پاشای بابل زیان دەکا، چونکە نێرەمووکەکان بە منیانوت پاشا تۆی بە بەهایەکی زۆر لە بازاڕی کۆیلە فرۆشەکان کڕیوەتەوە. ژنەکەوتی من کۆیلە نیم کە کەسێک مافی ئەوەی هەبێ لە بازاڕی کۆیلە فرۆشەکاندا من بفرۆشێ. من کچێکم کە منیان بە زۆر ڕفاندووە، ئەگەر تۆ کەمێ شعورت هەبوایە لەم بابەتە تێدەگەیشتی. پاشان ژنەکە سەیرێکی دواوەی خۆی کردووتی نێرەمووکەکان چوونەتە سەردارەکە کە گوێ لە قسەکانمان بگرن. تۆ ناتوانی بە زمانێکی تر قسە بکەی کە تێنەگەن ئێمە چی دەڵێین. من بە زمانی میسری دەستم بە قسەکردن کردووتم خەڵکی میسرم و ناوم سینۆ هەیە و لەبەر ئەوەی پزیشکم تۆ نابێ لە من بترسی. ژنەکە هەر ئەوەندە بیستی بە زمانی میسری قسە دەکەم لێم نزیک بۆوە. وتی من نەمزانی تۆ میسریت، ئەگەر نا زووتر دەهاتمەلات، چونکە دەزانم کە پیاوەکانی میسر بە زۆر دەستدرێژی ناکەنە سەر ژنەکان و ئەگەرچی بڕوات پێ دەکەم بەڵام ناتوانم ئەم کێردەت بدەمێ، چونکە پێویستم پێیەتی و دەمەوێ ئەم شەو کاتێ پاشای بابل یان یەکێکی تر هاتەلام ویستی سوودم لێ وەربگرێ ڕەگی گردنی بەم کێردە ببڕم، بۆ ئەوەی لە بەردەم خواکەمدا ئابڕوم نەچێت و ئەگەر تۆ حەز دەکەی بمێنم و لە خواکان دەترسی من لە وڵاتە دەربکە، بەڵام ئەوە بزانە ئەگەر منت لێرە قوتار کرد ناتوانم بە پاداشتی ئەم کارە ببمە هاوسەرت، لەبەر ئەوەی من وەقفی خوا کراوم و هەرگیز ناتوانم لەگەڵ پیاوێکدا پەیمانی ژنومێردایەتی ببەستم مەگەر ئەو کاتەی خواکەم بڵێ ئەوت بوێ و ببە بە شەریکی ژیانی. من وتم منیش بەتەمای ئەوە نیم تۆ بکەمە هاوسەری خۆم، تۆ دەبێ لەم ڕۆ لە من دڵنیابی، بەڵام ڕۆشتنی تۆ لە حرەمی پاشا کارێکە کە لە عقڵ بەدوورە، چونکە لێرە هەموو پێداویستیەکانی ژیانت لەبەر دەستدایە، خواردن و جلوبەرگ و هەرچیەکت بوێ دەدەنێ. ژنەکە وتی من لە وڵاتی خۆشم خواردن و جلوبەرگم هەبووە و خواردن و جلوبەرگی ئێرە نایەتە پێشچاوم، بەڵام ئەو قسەیەت کە دەڵێی نیازی کەڵک لێوەرگرتنی منت نییە، ئەمە بابەتێکە کار کاتێ منت لە بابل دەرباز کرد دەتوانم لەو بارەیەوە بدوێین، چونکە ئەگەرچی من وەقفی خوا کراوم بەڵام ئەگەر خواکەم بڵێ پیاوێک هەڵبژێرە دەتوانم بڕیار بدەم کە ببمە هاوسەری تۆ. منیش وتم ژنەکە من بەتەمانیم تۆ لە بابل قوتار بکەم، لێرە ڕزگارت بکەم، چونکە پاشای بابل دۆستی منە و ئەگەر لە حرەمەکەی بتفڕێنم کارەکەم پێچەوانەی نەریتی دۆستایەتی دەبێ. هەروەها تۆ دەبێ بزانی ئەو پیاوە یەکچاوە کە لە کوندەیەکی ئاوساو دەچوو پاشای ڕاستەقینەی بابل نییە، بەڵکو پاشای درۆینی ئەم وڵاتەیە و تەنها یەک ڕۆژ واتە ئەمڕۆ پاشایەتی دەکا، لە سبەی نێوە پاشای هەمیشەیی بابل کە تۆی کڕیوەتەوە پاشایەتی دەکا. ئەو گەنجێکی قۆزە و هیوادارە لە هاودەمێتی کردن لەگەڵ تۆدا هەز بە بەختەوەری بکە، لەو باوەڕەشدام کە تۆش لە بەسەربردنی ژیان لە حرەمەکەی ئەودا ڕازی دەبی، لەبەر ئەوە ئامۆژگاریت دەکەم کە واز لەم بیرکردنەوە مناڵانە بهێنە و کێردەکەتم بدەرێت. ژنەکە وتی ئەگەر کێردەکەت بدەمێ پشتگیریم لێ دەکەی؟ منیش وتم بەڵێ من بەرگریت لێ دەکەم ناهێڵم زیانت پێ بگەێنن. اینجا وتی من ناوم مینایە و لەبەر ئەوەی بەڵێنتدا پێم کە پشتگیریم لێ بکەی نەهێڵی کەس دەست درێژی بکاتە سەرم ئەم کێردەت دەدەمێ، لەبەر ئەوەی
میسریت ئەزانم کە درۆم لەگەڵ ناکەیت و فریوم نادەی. دوایی بە بزەیەکەوە کێردەکەی داپێم و من لێم وەرگرت و بەڕێکەوتم، بەڵام کاتێک کە ڕۆیشتم تێگەیشتم مینا بەو کێردەی دابووی بە منی خستووە مەترسێکی گەورەوە، لەوە بەدوا دەبوایە پشتگیریم لێ بکردایە. نازانم چۆن دەکرێ پاڵپشتی لە ژنێکی گەنج و جوان بکەم کە لە حرەمسەرایەکی گەورەی وەکو حرەمەکەی بورابوریاشدایە. ویستم بگەڕێمەوە و کێردەکەی بدەمەوە بۆ ئەوەی لەگەڵیدا هیچ بەڵێنێکم نەبێ، بەڵام نێرەموکەکان دەوریان لێدام و لەوەی کە توانی بووم کێردەکەی لەدەست بسێنم کەوتنە مەتحکردنم و وتیان ئەم ژنە ئەگەر ئەو کێردەی لەلا بمایە یان خەڵکی پێدەکوشت یان خۆی. ئێستا لەوە دڵنیاین کە ناتوانێ نەزەرەر لە خەڵکی بدات و نە لە خۆشی. کاتێ لە حرەمەکە چوومە دەرێ بورابوریاش بەرەو من هات و بە پێکەنینەوە لێی پرسیم چی بوو؟ ئایا گومانەکەم ڕاست بوو؟ ئایا ئەوەی بەندەکەی بریندار کردبوو هەمان ئەو کەنیزەیە بوو کە من وتم تازە بۆیان کڕیوم؟ منیش وتم بەڵێ، ئەو کەنیزەیە بەهۆی ڕەفتاری خراپی نێرەموکەکان بەڕادەیەک تووڕەبووە کە بڕیاری داوە خۆی بەدەست هیچ پیاوێکەوە نەدا، وا باشترە تا ماوەیە گوازی لێ بهێنی بۆ ئەوەی وردە وردە تووڕەیەکەی بنیشێتەوە و ماڵی بێ، پاشان ڕازی دەبێ کە لەگەڵ تۆدا ژیان بەرێتە سەر. بورابوریاش وتی تۆ پەرۆشی گوێڕایەڵیکردنی ئەو ژنت نەبێ، چونکە من ژنە گەنجەکان باش دەناسم و دەزانم چۆن گوێڕایەڵیان بکەم. ئەمە یەکەم جار نییە کە ژنێکی گەنج و تووڕە دەهێنە حرەمەکەی من و لە سەرەتای هاتنی بۆ حرەم ڕەفتاری شێتانە و وەحشیانە دەنوێنێ. کاتێک کە کچە گەنجەکان بۆ یەکەمین جار دێنە ناو حرەمەوە دەترسێن و وا دەزانن کە مەترسیەکی گەورە هەڕەشەیان لێ دەکا، بەڵام ماوەیەک کە لەوێ مانەوە تێگەیشتن کە لە حرەمی پاشاکاندا ئارام دەبنەوە و دوایی بەردەوام گلەیی دەکەن کە بۆچی سەرنجیان نادەمێ. ئەگەر دیاریەک بدەمە ژنەکانی تری حرەم حەسوودی دەبەنەوە و ئەگەریش ئەم ڕێگەیە کاریان لێنەکە هۆیەکی کاریگەرترم هەیە بۆ ملکەچکردنیان، ئەویش دارە. من فەرمان دەدەمە ئەو کچە جوانانەی گوێڕایەڵ نین لە سەردەم ڕاکشێن و نێرەموکەکان بە شوارکی باریک ئەوەندە بدەن بە شانیاندا کە خوێن لە پشتیانەوە بێتە خوارەوە. لە کاتی شەودا توانای نووستنیان نەبێت. ئەم ژنە دوای ئەوەی جارێک گیان دوو جار دارکاری کرا بە شێوەیەک ملکەچ دەبێ کە هەرگیز سەرپێچی ناکا. بورابوریاش دوای ئەم قسەیە بە پێکەنینەوە لێم دوورکەوتەوە و من بەرەولای تەلاری میوانداریەکە ڕۆیشتم. کاپتا لەگەڵ ئەوەشدا کە بەدەستی مینا زامدار بوو، بەڵام دوای گەڕانەوەی بۆ تەلاری میوانداریەکە بۆی خواردنەوە ئازارەکەی لەبیر چوو بۆەوە. کۆمەڵێکی زۆر دەورەیاندا بوو، هانیان دەدا گاڵتەوگە بکات و نوکتەیان بۆ بڵێ و بەندەکەم کە من وابیر دەکەمەوە بۆم کارە توانایەکی دەرونی لە ڕادەبەدەری هەبوو، هەندێک قسە و هەڵسوکەوتی دەکرد کە خەڵکی دەهێنایە پێکەنین. لەو تەلارەدا خەڵکی وەها سەرگەرمی ڕابواردن بوون کە کەس سەرنجی نەدەدایە من. ویستم خۆم لە کاپتا نزیک بکەمەوە، پێی بڵێم کاڵسێ خۆی دەرباس بکە، بەڵام هەستم کرد کە دانیشتوانی ئەبێ بە شێوەیەک دەوریان گرتە بوو کە نەدەکرا بە نهێنی لەگەڵیدا بدوێم. جگە لەوەش کاپتا ئەوەندە لەوە دڵنیا بوو کە بۆتە پاشا هیچ دوور نەبوو ئەمر بکات ئەوانەی دەوری بمدەنە بەر شەق و زلە و من نەمدەویست بەندەکەم لە بابلدا بکوژڕێ. ڕزگارکردنی ئەو لە مردن بارکی سەرشانی خۆمم دەزانی. ئەگەرچی ئەو بەهۆی سەرخۆشیەوە خۆی لێون ببوو، بەڵام هەر بەندەیەکی تر لە جیاتی ئەو بوایە لە ناکاودا ببوایە بە پاشا هەمان هەڵسوکەوتی دەبوو. جگە لە کاپتا من بەڵێنم بە میناشدا بوو کە دەبوایە ئەو وعدەشم ببردایەتە سەر. پاشای بابل وتبووی ئەگەر ئەو کچە جوانە من ببینێ تووڕەیەکەی نامێنێ، خۆی داوێتە بەرپێم، بەڵام من ئەو شتەم بەڕاز نەدەزانی، چونکە ئەگەر مینا بیویستایە خۆی بەدەست بورابوریاشەوە بدا تاو کاتە دڵی نەرم دەبوو خۆی تەسلیم دەکرد.
من گومانم لەوەدا نەبوو کە بورابوریاش فەرمان دەداتە نێرەمووکەکان کە مینا دارکاری بکەن. حەزم نەدەکرد مینان بەدەستی ئەو نێرەمووکانە دارکاری بکرێ، لەشی بریندار ببێ، چونکە جگە لەوەی مینا بەدڵنیابوون لە بەڵێنەکەی من کە میسریم کێردەکەی دابوو پێم، ئێمەی میسری ناتوانین بەوە ڕازی بین کە ژنێکی جوان دارکاری بکرێ. من دوو ئەرکم لەسەر شان بوو، یەکێکیان گرنگتر لەویتر کە ڕزگارکردنی بەندەکەی خۆم کاپتا بوو، ئەویتریان ئەرکێکی دۆستانە بۆ قوتارکردنی مینا. بۆ جێبەجێکردنی ئەرکی یەکەم دوودڵ نەبووم، ئەگەرچی بووبوایە هۆی تووڕەیی بورابوریاش، چونکە بەندەکەی من تاوانێکی نەبوو کە دانیشتوانی بابل بیکوژن، بەڵام بۆ ئەرکی دووەم کەمێ دوودڵ بووم، چونکە بورابوریاش بەهۆی لێڕادیتنی منەوە منی ناردبووە ناو حەرەم سەراکەی خۆی. ئەگەر مینام لە حەرەمەکەی ئەو بفراندایە، دەربازم بکردایە، خیانەتم لە دۆستایەتی و متمانە پێکردنەکەی دەکرد. هەروەها میناش پشتی پێبەستە بووم، چاوەڕوانی ئەوە بوو لە بابل ڕزگاری بکەم، یان ئەوەی کە نەهێڵم دارکاری بکەن. من ئەگەر بمتوانەیە لە بابلدا بمێنمەوە، داوام لە پاشا دەکرد کە مینا دارکاری نەکەن، ئەویش داواکەمی ڕەت نەدەکردەوە. بەڵام من لەبەر ئەوە ناچار بووم بەندەکەی خۆم کاپتا لە مەرگ ڕزگار بکەم، نەم دەتوانی لە بابل بمێنمەوە، دەبوایە لەگەڵ کاپتا دەرباز بوونایە. لەبەر ئەوەی لەگەڵ کاپتادا هەڵداهاتین، مینا بەتەنها دەمایەوە و ئازاریان دەدا. بۆ ئەوەی نەکەوێتە ژێر ستەمی ئەوان، ناچار دەبوایە ئەویشم ڕزگار بکردایە. ئەگەر چی پاشای بابل ڕفاندنی مینای بەکارێکی پێچەوانەی هاوڕێیەتی و بە خیانەتکردنیش بزانیایە. لە جیهاندا مرۆڤ هەموو کاتێ لە کارەکانی خۆیدا ئازاد نییە، لەبەر ئەوەی ئەستێرەکان چارەنووسی مرۆڤ دیاری دەکەن و هەندێک جار مرۆڤ ناچار دەبێت کارێک بکە کە خۆی حەز بەکردنی ناکە. لەبەر ئەوە وازم لە دوودڵی هێنا و بڕیارمدا کە هەم کاپتا لە مردن ڕزگار بکەم، هەم میناش لەو ستەمانە ڕزگار بکەم کە چاوەڕوانێتی.